بینەر و بیسەری پرۆگرامی هەفتانان لە کوردستان 24ەوەم کاتتان باش. هەفتانی ئەم جارشمان کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاواز لەخۆ دەگرێت یاش تا کۆتایی بینەرمان بن. پیاوێک لە هەولێر بە دیزاینی کلاسیکی ئۆتۆمبیل دروست دەکات. لە مزگەوتی گەورەی سلێمانی ڕۆژانە بە خۆڕایی خواردن دەبەخشرێت. پیاوێک خانوویەکی دووژووری و دوونۆهەمی لەسەر دارچنارێک دروست کردووە. پیاوێک 45 ساڵە ڕۆژانە یادەوەریەکانی دەنووسێتەوە، پێشبینیەکانیشی بۆ کەش و هەوا ڕاست دەردەچن. سەگێک پاشەوەی ڕۆڵی یەکتەر لە شانۆیەکدا دەبینێت، ستەیج جێناهێڵێت و ساڵێک زیاترە لە شوێنی نمایشەکە دەخولێتەوە. پیاوێک لە هەولێر 30 ساڵە شقارتە کۆ دەکاتەوە. حتا بە داچمنداران بۆ ئەو شەویست خەوم بێنێ. هاوڵاتیەک لە شاری هەولێر لە داهێنانێکی جیاوازدا دیزاینی ئۆتۆمبیلی کلاسیک و کۆن دەکات. ئەو لەگەڵ چەند هاوڕەیەکی پارچەکانی ئۆتۆمبیلانە بێکۆ دەلکێنن و ئۆتۆمبیلێکی زۆر جیاوازتر دروست دەکەن. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەو ئۆتۆمبیلانەی کە دروستی دەکاتەوەیە کە خۆی دیزاینی دەکات و بە شێوازێکی کۆن و کلاسیکیش هەیە و ئەتوانێت لەسەر شەقامەکان بڕوات، خەڵک کە دەیبینن لەگەڵی وێنە دەگرن. من ناوم سەرکەوتە، دانیشتووی خەڵکی هەولێرم. ساڵی 1968 لە هەولێر لەدایک بوویمە. هەر پیشەی خۆشمان لە ئەسڵەوە لە سناعی بووینە. ساڵی 2008 وەکو هیوایەتێک حەزم لێ بوو سیارەیەک دروستکەم کە دەستشم بە سیارە دروستکردنەکەی کرد. هەندێک کەس پێیان سیر بوو، هەندێکیش بەڕاستی تەشجیعیان کردم. خەڵکی هەولێرێ ئەو دەقیقە یەکەم جاری سیارەکەیان دیت، هەندێک ڕسمی مەراحلی دروستکردنەکەی بوو. ئەگەر سەیریویان نەکردوە، تەماشاویان نەکردوە، بەڕاستی باوەڕیان دەکرد ئەو سیارە لە هەولێرە دروست کرایە. بەڕاستی سیارەکەم زۆر خۆش دەوێت. یعنی چەند جاری تەماشای دەکەم و دەستکاری دەکەم و زیاتر خولیای دەبم. ئێستا خەریکی سیارەش کەمە لە مێژە، بەڕاستی 4 ساڵ 5 ساڵ دەبی، بەڵام تا ئێستا تەواوم نەکردی. هەیکەلەکەم زۆری تەواو کردیە. بەس ئەو ئەتەرێکی مارسە لۆمدانایە، ئەو بۆریانە دەستە دروست کرایە، ینی چەند پارچە بۆڕێکە لێکم لە حیم کردیە. ئەوە دەعامێکی نیکلی سیارێکی احتیادیە بەسەر لە ناوەستەوە درێژم کردو و دەستکاریم کردیە. ئەوە بەدەستی دروست کرایە، تەبعاً ئەوە ماجۆ فایبەرە. ئەو هەیکەلەکە هەمووی ئیشی دەستە. ئەوانە وەکو بڵێ لۆ جوانی دروستکراوە، بۆڕی مەخسە لە لۆمدانایە. ئەوە لایتێکی احتیادیە، ئەوانە ئیشی دەستە، ئەوە ئیشی دەستە، ئەوانە هەمووی 2000 جاری دوم کرد، ئەوەم کردەوە، دەستکاریم کرد و دروستم کردیە. ئەوەیان پلێتە، ئەوەیان فایبە گلاسە، ئەوەیان دارە، ئەوەیان ئەلەمنیۆمە. ناوەکەشی هەر گێر ئۆتۆماتیکم لۆیدانایە حالیان. مەچینەکەشی 8 سلندرە، 8 سلندری BMW لۆیدانایە. بە جۆرە سیارەکە بەڕاستی مەشینەکە زۆر گەورەترە لە سیارەکەی. چەند هۆڕنەکی قەدیمی کلاسی چشم لۆ دانایە، هەر لەگە سیارەکەی بەڕاستی هەر خۆشە، دەنجی و جوانیشە.
لە مزگەوتی گەورەی سلێمانی ڕۆژانە خواردن بە خۆڕایی دەبەخشرێتە خەڵک بە تایبەتی بەسەر ئەو کەسانی کە کەم دەرامەتن لە هەموو چین و توێژەکان بەبێ جیاوازیدا بەش دەکرێت و ئەو کەسانەشی کە لەناو بازاڕەکان کار دەکەن و ماندوو دەبن دەتوانن لە مزگەوتی گەورەی سلێمانیدا ڕۆژانە نان بخۆن و هەروەها ڕۆژانە 100 بۆ 800 کەس لەو مزگەوتە توانن نان بخۆن. ئەم خواردنگەیە تەمان لە زمانی حەزەتی کاک ئەحمەدی شێخۆ بووە هەتا ساڵی 53 کۆتایی هاتووە لە دوای کاک ئەحمەدی شێخ سێ عەبدوڵای حەفید کە مامی کاک شێخ سەلاری حەفیدە و حەبسەخانی نەقیب بەم کارە خێرخوازی هەستاون لە دوای ئەوەوە تەمان نەماوە کە نەماوە لە دوای ساڵی نەوەتەکانەوە جارێکی تر لەسەر دەستی جەنابی کاک شێخ سەلاری حەفیدا دامەزراوەتەوە و هەتا ئێستا بەردەوامی هەیە. هەتا ئێستا هاوکاری خەڵک زۆر خەڵکی ئیسفادەی لێ کردووە لە بەرەوەی خەڵکی فەقیر و هەژارە خەڵک لە سەر جادەکان کاسبیەکە با بڵێن لە ئەنواعی تایە خەڵکی شاری سلێمانیە خەڵکی دەوروبەری شاری سلێمانیە لە عەرەب لە ئێرانی لە ئەنواع و ئەشکاڵ ئەوانەی کە سەر بە هەر دین و هینێک هەبێت لێ لەوێ نانەخوات و بەبێ جیاوازی و هیچ ئەنواع و ئەشکاڵ خەڵکیە خەڵکی فەقیر زیاتریە بەڵام خەڵکی دەوڵەمەند و ئەوەشی کە دەسەڵاتدار بێ عنی زۆر کەسەیە وەزعی مادیشی باشە بەڵام بۆ مبارەکی لەو خواردنە ئەباتەوە چ بۆ نەخۆش بۆ ماڵ و مناڵیان یا بۆ تەبەڕوک با بڵێن بەکارهێنن لە مزگەوتی گەورەیە. خواردنەکان جەدووە لە تەبەن هەفتانە هەفتەیەک دوو ڕۆژ لە هەفتەکە با بڵێن برنجوشلە و گۆشتی حیوان و مریشکە فاسوەلیایە عەفو نۆکاوە گەنمە کوتاوە ساوەرە ئەنواع خواردنەکان تێکەڵاوە بە هەفتانە تقریبان ڕۆژانە ئەچێتە با بڵێن مەبلەغی 800 بۆ 1000 کەسە ڕوا ڕۆژانی ژوبعش 1500 کەس خواردن تەوزیع ئەکرێ لە ڕەمەزانانە بۆ 2000 کەسە ڕوا. لە گوندی دێمکە لە سنووری ناحیەی باتیفا سەر بە قەزای زاخۆ هاوڵاتیەک خانوویەکی دوونهۆمی لەسەر دارچنارێک دروست کردووە. خانووەکە دوو ژوور و دوو باڵکۆنیشی هەیە و زۆر بە شێوازێکی سرنجڕاکێش دروستی کرۆ بە شێوەیەک کە خەڵکی ناوچەکە دەچن سەردانی دەکەن. ناویم سردار حەسەن ئەم شولێ نەجارێتی ئەز پسمامی خۆنەجیم و ڕەمەزانە مۆتیڤێری گومەدوێت ئەم خۆنیەکی سەروێداری چێکین ڕەمەزان تایبەتی ئەمە پێک بەمە گۆمی هەزێت خۆتێ داکین حتا سێ چهار ڕۆژدی پشتی دو ڕۆژە ئە تەلەفۆنە نەجیمی کرد هاردوێری مە بەرە خۆدای مە گودێ هۆسا چێ بێت و مە دەست پێکە تقریبا 22 ڕۆژەم هاتینێ مە دەپەم چون مەزا خۆی کڕی مە ئەینۆد و بۆرکە تقریبا دەست پێکی گەلە حتا وەزنەوەی دەرکەتی گەلە نەخۆشبی بەس پشتی ئینگێ بۆ مە گەلە فسانە کرد پشتی وەزنەخۆنی درستبی مە تابی بنیویدای نۆدی فسانایی کرد. پشتی دەپی عینەنوەی خۆنی طبیعی فیلیمە ئەمەیەکی دەدەزە دنیا گەرمی و سارمایە کرد پشتی پلاستیکە و دارش ترکاتێت و سەبژیش ترکاتێت ئەوی مەژی کردی گوش ترکاتێت و زمانجی تقریبا ئەمشێن بژیم 10 ساڵە 5 ساڵە یعنی ئەف دارە و ئەف خۆنێ دی خۆڤەگیرە دی کاری کرد. و ئەف فکرە ئەس هاتم وێرە ئەز و برادەرێ سەردار بین و ڕەمەزان بین هاتم وێرێ مە گوتێ من نیەت ئەس خانیەکی سەروێدارێ چێکم ئەوانە گوتێ بلا ئەم بشین چێکین مە گوتێ هێزرا خۆتێدا بکەین گوت ڕۆژە مژالی بدەن ئەمە هێزرا خۆتێدا بکەین کە چاوە دەشیان چێبێت مە گوتێ برا دێ چێبێت ئەوە ئینشەڵا مە گوتێ مدوێت هێزراکە باش تێدا بکەین مژ تەبعا ئینتەرنێتی کرد بێ بەرەنگل مۆسکۆ تێدا دەرکردنی سەردارە ئەو جنەشمە ئەم شوان نەکەیم ترێنە هەزرا خۆتێدا کرد بێ ئەم هاتین وێرێمە گوت کابرای دەچێکن گو بەلێ شۆلی پاپا شۆلێوان نەجاری بێ شۆلێ خانیات کرد مە گوتی برا ئەوێ دەبوو من هۆسا غرفەکێ چێکن سێ چوار سەروێداری دەچێکن پشتی هێنگی ئەس هاتم دەوە مە گوتی برا دەبوو من سەر زێدەکەن دەبوو من حەوشی چێکن و دۆر زڤڕین نەژێ سیاوەکی سیاژی دلێکن وفتشتو بێت ئەوانە گوتی بلا سەرچەواب و یاد وێژێ
اف مواد متشکری هم عدریج ناگرد و هم سرداریجی او داره از بلکه وقتی که از خراب بکنیم از استفاده شوی داریجی بکم و شوی هزرامه کلی پتر جانتریجی چکری داره خستی گلک لاوتری چکری و داره که باش یعنی هم داره وان داره ترکیه شوله وان سبقه وان راستی گلک به تعبی نوجه بو کریاره من انیت از فروش ما كذا خوازش بگنجی من ابو پاره چکره بو فروتنه من کری بو خواشی خو عائله خو و شباب كان ده جحيل بين داف من آنجا که هب برادر ده خوازش بکت بجد بده من چم تیوا کرد نکو بو کریا و نبوش تشتایا بار بکه گل اجاز پاس سیستم شوله من دکانداریه گل اکتن دکانت بنج تخانی که گل جان چکری گل اکتن ویرجی بجن ام چین تیوا تحصیل آگیرین وقتی دیجیتی و یاشم باشه نخرابه و چه گاز نزجین من وقتی دست عائله خواهد اینم تین تیوا شبکه هر باهی تیوا کامیرا مدینای تیوا تلویزیون تیوا شغل کن سیستم گلگ باشه دلی ما چکری گلگ اوزرام میکنی شوی هزار باشتری درکتی یادەوەریەکان بەشێکی گرنگن لە ژیانی هەموو کەسێک پیاوێک لە هەولێر 45 ساڵە هەموو ڕۆژێک یادەوەریەکانی خۆی دەنووسێتەوە و ئەرشیڤێکی زۆر باشی لە یادەوەری ڕۆژانەکانی کۆکردوێتەوە بەڵام ئەو وەکو کەشناسێکی باشیش ناوبانگی دەرکردووە بە جۆرێک کە بۆ ماوەی 6 مانگی داهاتوو پێشبینی کەشوهەوا دەکات واتە لە وەرزی هاویندا پێشبینی کەشوهەوای زستان دەکات و زۆر جاریش پێشبینیەکانی ڕاست دەردەچێت. ئەمن ناوم فواد حەمەد عەلیە خەرشی گوندی ئۆمەراوی سەر بە ناحیە قوشتەپەی ناسراوم بە ناو مەلا فواد ئەوە لە ساری عەفتەوە دەستم بە نووسینی ڕۆژمێری کردیا یەکەم جار دەستم بە ڕۆژمێری هاوسەر کرد ڕۆژمێرێکی گچکە بوو دوایە دەستم پێکرد بە دەفتەری 600 و 100 دوایە کردمە سزل هەتا ئێستاکەش وا بەردەوام لە نووسین نووسینەکانشم یەکەم جار دەست پێ دەکەم لە لاپەڕەشی سێ خەتی ئەوەلی دەنووسم ئاو هەوا کەژ ناسی چ بایەکی دێ هەورەیان سامارە چی دیکە برێن شەختەیە یان بارانە یان بەفرە ئەو شتانش لەگە دەنووسم ئەگەر هات و هەبی ئەوە لێ دەنووسم کەوا بزانم لەوە 6 مانجی تکات چ ڕوو دەداتن چونکی ئەوانم لە بەتەمەنەکانی قەدیم وەگرتیا کە باسییان کردێ دەرێ 6 مانگ ئەو بایی بێتن عین پاشی 6 مانجی تکە ئەو بایی دێتەوە لەگەری بارانە ئەگەر لە هاوی نێبی لە زستانێ بارانە تەماشای ئاڵایەکان دەکەم سبێنان کە دەسمە دەری ئاڵایەکان ڕویان لە چهالەیە چ بایەکی دی چونچی لەبەر ئەوەی کە دەنووسم مادام دەنووسم دەبی مراقەبەش بکەم بزانم چییە ئەوشتا بایەکە لە چهالە دێت تا ئەوی لێوارە بینووسم ئەوەی بایەکە بزانم سامارەی هاهورە تەماشای ئاسمانی دەکەم بزانم سامارەی هاهورە دەی بینووسم بەنسبەت پلەی گەرما دەوی پلەی گەرمای وەگرم ئەوزە بە هەر شێوەشی چونکی ئەگەر پلەی گەرما وەرنەگرم معنای ناتوانم ڕەقەمەکەی بنووسم ئەوە پلەی گەرما پاشی زمزۆلی ڕۆژانم دەسبینی دڕۆم هەتاکو وارێ دێمەوە بزانم چم کردێ و چومێ شێندەری دەبی هەر هەمووی بنووسم پاشانەکەش هەواڵەکان چ هەواڵەشی جیهانی هەبی هەواڵەشی ناو کوردستان و عێراقەوی دەینووسم ئەوانی گرنگ بن هەشتی هەری ئەمڕۆ ڕۆژێکی گەرم بوو زۆر بای شەمالی ئەهات سامال بوو کاتی بەیانی خەریکی بی لێدان بوو تاکو ئێوارە ئەو هەنجی لە گوندی بوومە ڕووداوەکان بەڵێ عێراق و ئێران تەقەیان ڕاگرت و تەقە و مەدفەع لە شاری هەولێر و شارەکانی تر بەردەوامە بەڵام نازانم تاکو کەی پێشبینیەکانم لۆ ئەو ساری 2017 مانجی 10 11 و 12 لەگە 1 و 2 و 3 ئەو 5 مانگە هەتا ئێستا کە مانجی 11 هەندێک هاتەجێ مانجی 12ش ئەویش کەمەک مانجی یەکیش هەر کەمەک بەس مانجی 2 زۆر هاتەجێ لەبەر ئەوەی ئەمن دام نابوو تقریبا 9 ڕۆژ باران بی ئەلحەمدوللا 9 ڕۆژ باران بووە
خێزانەکەم زار هەبوو گوتی ئەوە چی ئەتو ئەوەندا خەریکی ئەو دەفتەرانەی ئەوە چیە دەوازیان لێبینە با فڕیان دەم دەنەوە نەخیر نابی فڕدان ئەم لەبەر ئەوەی هەموو کاسبی و شۆڕشی نووسینم ئەیرەیە مەرەخمە بەڕاستی 1991 ئەفتی هەشت ئەمڕۆ سنووری تورکیا بەڵێ بۆ ڕۆژی سێمە فڕۆگەکانی تورکیا کوردەکانی عێراق بەردومان دەکەن. پێش زیاتر لە ساڵێک سەگێک لەلایەن دەرهێنەرەکەیەوە لە نمایشێکدا لە شارە زوور بەشداری کرد بەڵام چیرۆکە سەیرەکە ئەوەیە کە ئەو سەگە شوێنی نمایشەکەی جێناهێڵێت و بەردەوام لەوێەوە و خۆی بە شوێنی نمایشەکەەوە گرتووە و هەموو کاتەکانی ژیانیشی لەوێ بەسەر دەبات وەک ئەوەی وا بێت کە نمایشەکە هێشتا بەردەوامە. لە ساڵی ڕابردوو واتە لە 2017 شانۆگەری لێرە نمایشکرا بە ناوی شانۆگەری ساڵی درۆ ئەلبەت تیپی شانۆی چالاک بیرۆکەکە وا بوو کە بێ ئاژەڵە بەشداری ئەم شانۆگەرێ بکات و لەناو ئاژەڵەکانیشا گونجاوترینیان سەگێک بوو لەبەرەوەی کە شانۆگەرێکە بە جۆرەکان باسی وەفا و بێوەفایی بوو و باسی خوێن ڕشتن بوو باسی و خزمەت گوزاریانە بوو کە مرۆڤ لە سەرەتای ژیان و تاکو ئێستا ئەوێ بیکات بە ناوی خزمەت گوزاری هەڵبەت زۆرجار دەبێت بە خوێن ڕشتن بۆیە بڕادرا کە ئاژەڵێک بێنێتە سەر ستەیج و بەشداری پێ بکرێت. خۆشبەختانە ئەم سەگەمان دۆزیەوە و پرۆڤمان پێکرد بۆ ماوەی 12 ڕۆژێک بەڵام گومانی ئەومان هەبوو کە بتوانین دەوری پێ ببینین لەسەر ستەیج لەبەرەوەی کە قەرباڵخێکی زۆر ناو هۆڵەکە دروست ئەبوو و ترسمان هەبوو لەو کاتاکەم ئاژەڵ ناو هۆڵەکە نەمێنێ بەڵام خۆشبەختانە سەرکەوتوو بووین لەوەی کە ڕاهێنان بە ئاژەڵەکە بکەین و بەکاری بێنین هەڵە نەبووم ڕەنگە بۆ یەکەمین جاریش بێ لە هەرێمی کوردستانە کە ئاژەڵێک لە سەرستەیج بەکار بێنێتەوە دەوری ئەوەی ئەکتەرێکی پێ ببینرێت. شانۆگەرێکە بۆ ماوەی 2 ڕۆژ نمایش کرا خۆشبەختانە چڕ و پڕ بوو خەڵکێکی زۆر هاتن بینەرێکی باشی هەبوو و دەنگدانەوەیکی باشی هەبوو لە دوای شانۆگەرێکە بڕێدا ئەکام ئاژەڵی تر ئازاد بکرێت چونکە ئەو فترەی لای ئێمە بوو بە جۆرەکان وەکەڵێ بەندمان کردو بۆ ئەوەی کە بینای ڕۆشنبیری بەجێنێڵێ بەڵام دوای ئەوەی کە ئێمە پەتمان لە ملی ئاژەڵەکە کردەوە و ڕێگەمان نابڕوات بەڵام ئاژەڵەکە دوور نەکەوتەوە واتە هە لە دەوروبەی ڕۆشنبیری مایەوە بۆیە دوجا بڕێمانداکەم ئاژەڵ ناو دائیرە بمێنێتەوە و بە پێویستیش بتوانین خزمەتی بکەین لەبەرەوە لە دوای شانۆگەریەکەەوە زیاد لە ساڵێک و 2 مانگە و ئاژەڵ ناو دائیرە ئێمە ماوەتەوە هیچ کێشەیەکی نییە. لە ڕاستیا ڕەنگە وەک پێویستی ئێمە خزمەتی و ئاژەڵەشمان نەکردوێ بەداخەوە بەڵام ئاژەڵەکە خزمەتێکی باشی ئێمەکە لەبەرەوەی وەک پاسەوانێک لەناو بینای بەڕێوەبەرەتی ئێمە هەیە لە کاتێکە ئێستا بیناکە ئێمە زیاد لە دائیرەیەک ئەکرێ بڵام 4 دەوائیل لە خۆی ئەگرێت و ئەم ئاژەڵە لێرە بوونی هەیە شەوان ئەکرێ بڵێم وەکو پاسەوانێک وایە لەناو بیناکەمان ئێمە تەنها توانیمانە شوێنێک وەکو کولانەیەک بۆ ئەو سەگە دروست بکەین ئەگەر نا خزمەت گوزاری پێویستمان بۆ نەکرەوە بەڕاستی چکە ڕۆژانە خۆتەزانی ئەوش پێویستی وەک هەر بوونەوەی کە پێویستی بە خۆراک و خواردن هەیە بەڵام ئێمە نەمانتوانی بێ ڕەنگە وەک پێویست خواردن و خواردنەوەی بۆ دابین بکەین. هەڵبەت ڕەنگە خەڵکانێک کە سەرەتا هێنە ناو بینای بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری و هونەرەوە بەلایەنەوە سیر بێکە ئاژەڵێک لە ناوم بینایبوونی هەبێت لە کاتێکە ئێمە زانین ئاژەڵەکانی کورسان بە تایبەت سەگ زۆر ئازار ئەدرێت ڕۆژانە بەڵام ئێمە دوایەوە کە ڕوونکردنەوە بۆ کەسانی کە هێنە ناو بیناکەمانەوە ئەمجا دەبێت بە چیرۆکێکی سەرنجڕاکەش بۆ کەسانی کە هێنە ناو بیناکەەوە زۆر جار ئەوانش بۆ خۆیان چیرۆکیکەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان لەسەر بڵاو ئەکەنەوە. زۆر نۆ کەسانەی کە حەزیان لە کۆکردنەوەی شتی دەگمەنە و پیاوێک لە هەولێر ماوەی 30 ساڵە شقارتە کۆ دەکاتەوە ئەو لە هەر شوێنێک شقارتێکی بە شێوازێکی جیاواز بینی بێت یا لە هەر وڵاتێک کۆی کردوتەوە ئێستا لە ماڵەکەی خۆیدا کلکسیۆنێکی زۆر جوانی لە شقارتە جیاوازەکان کۆ کردوتەوە کە ئەتوانین بڵێ نزیکەی 1000 جۆر شقارتەی جیاوازی هەیە. من ناوم سەفین جنێت مستەفایە خەڵکی هیرانم بەس دانیشتووی شاری هەولێرم تەمەنم 55 ساڵە تقریبا تەمەنم 21 ساڵ بوو حەزم کرد کە
هیوایەتێکم بوو خڕکردنەوەی شقارتە لە 21 ساڵیەوە تەکاتە ساڵی 1970ەوە دەستم پێ کرد. تقریبا ئێستاوە 32 ساڵە ئەمن خەریکی خڕکردنەوەی شقارتەم. ئەو شقارتانش کە خڕم کردیتەوە بەڵکو ئێرێ و بە تایبەتی برەنی عێراق و ئیران و تورکیا و دەوڵەتەکانی ئەوروپا و تا ئێستا هەندێک خزم و کوڕەپورم هەیە لە ئەمریکای شقاتەمە ئێستا هەمووتان پیشان دەم هەتا لە ئەمریکاش لە بۆم هاتیە و زۆر پێ مرتاحم و زۆرم پێخۆشە کاتی تەمەشایان دەکەم و لە دیاریاندا دەنیشم و بەڕاستی ئەو هیوایەتە هەر لە منداڵیەوە هەم بۆ حەزم دەکرد کە شقاتش تو خڕکەمەوە. زۆر کەسەیە کە سەرنجی خەڵکی ڕادشی بەچی برین بە سەیارە یان بە خانی یان بە شتە چوە بەس حەزم کردم بە شتێکی بەسیط سەرنجی خەڵکی ڕابچێشم. بەنسبەت شقارتەکان ئێستا خۆی لە 900 دەدا بە هەموو نەوعەچیەوە. یەکەم شقارتە ساڵی 1970 کۆکو پێم گوتی ئەو شقارتەیە بوو کە عێراقیە دەستم پێ کرد و زۆر بەخۆم هەر حەزم لێبوو لە بیدایەتەوە لە منداڵیەوە یعنی کەیفم بە شقارتەی داهات و وەکو پێم گوتی و هیوایەتێک بۆ حەزم کرد. جا ئێستاش لە ئەوەی خزمە ئەوەی برادەرە ئەوەی جیرانە بەڵکو خوشک و برایەکانم خزمەکانم هەر لە چێن دەرێ بن یەکسەر لە بۆم دەنێرن شقاتی. وا ڕوویدا لەمارە لەو دەمە شقارتە نەبووە گوتیان دەبینە شقاتێکمان بدێ ئەو شتەی بکەین. چوومە بەخۆم گوتم دەست دە شقاتەی ئەوەی مەدەن چوم بەخۆم شقاتم لە بازار لە ئەوەی کڕی لە دوکانی جیرانمان شقاتم بەدەستە لە بۆیان کرددایانە بەسە تا لێرە قلەچی سامان نەکەم. ئەوە ساڵی 2000 تقریبان 6 بوو 7 بوو بارانەکی گەلێک زۆرباری لەو کاتی کاو شەویش ئەمە سعات تقریبان 3 شەوێ بوو بارانەکە بارێ دیوارەکە دەرەزیدا بوو ئەو کاتی ئەمن لە ناو دیواری جامخانەکەم دروست کرد بوو بارانکی زۆر باری لەگەر باران بارینێ تەمەشام کرد وەختەکی هەستان و تەمەشا دەکەم ئەو شقارتانە ئەوها لە ناو ئاوێ خڕبووینەوە زۆرم پێ ناخۆش و بەڕاستی زۆر متاسیم بە قەناعەکە ئەگەر حتا بە داچی منداران گۆ ئەو شەویست خەوم لێ نەکەت کە دیتم ئەو شقاتانە ناو ئاوەنە هەموو ڕزانەوە یعنی چێ گولەک لێداوام چە ئەو شقاتانە مەوهانە دیدبای زۆرم پێ ناخۆش بەڕاستی. لە ماوەی ڕابردوودا لە پرۆگرامی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.